ڕوانگەکردنی تەنێکی نەناسراوە کە بە خێراییەکی خەیاڵی دەڕوا و ناشزانرێت چییە؟ ئاژانسی بۆشایگەری ئەمریکی ناسا ڕایگەیاند کەوا تیمێک لە زانایانی فەلەکناسی تێبینیان کردووە کە تەنێک لە بۆشای ئاسمانی نێو گەلەستێرەمان ڕێکا چێشان هەیە بە خێراییەکی سەرسوڕهێنەر دەڕوا بە شێوەیە کە خێراییەکەی گەیشتۆتە سنووری 1,609,344 کیلۆمەتر لە یەک کاتژمێردا و بە مەودای نزیکەی 400 ساڵی ڕووناچی لێمانەوە دوورە. بێگومان لە ڕووی فیزاییەوە زانراوە کەوا ڕووناچی بە خێرایی 300,000 کیلۆمەتر لە چرکەیەکدا دەڕوات و هەر ساڵێکی ڕووناچی یەکسانە بە نزیکەی 9.461 تریلیۆن کیلۆمەتر، واتە ڕووناچی لە ماوەی چرکەیەکدا دەتوانێت زیاتر لە 7 جار بە دەوری زەویدا بخولێتەوە. مارتن کاباتنیک یەکێکە لە زانایانی فەلەکناسی ئاژانسی ناسا سەبارەت بە دۆزینەوەی ئەم تەنە سەرسامکارە ڕایگەیاند: ناتوانم ئاسی جۆش و خۆشم دەربڕم کاتێک بۆ یەکەم جار ئەم تەنم بینی بەو خێراییە سەرسامکارەدا دەجوڵێتەوە. تا ئێستا ئاژانسی ناسا لە لای خۆی وێگلای نەکردوتەوە ئاخۆ ناسنامەی زانستی فەلەکی فیزیایی ئەم تەنە ناوازەیە چیە. بەڵام ئەگەرێکی زۆرەیە کە جۆرە ئەستێرەیەکی نامۆ بێت یان جۆرێک بێ لە تەنە ناسراوەکان بە گرگن یان قەزەمە قاوەییەکان کە تا ئێستا زیاتر لە 4,000 ئەستێرەی هاوشێوەیان دۆزیوەتەوە و بریتیە لە جۆرێک لە تەنە ئاسمانیەکان کە قەبارەکەیان لە هەسارەی مشتری گەورەترە و بەڵام نەگەیشتۆتە ئاسی بوونی بە ئەستێرەیەکی وەک خۆر.